گومان ئەگەر بگەڕێنینەوە چەند ساڵە یاخۆ چەند هەزار ساڵی لەمەوە پێش دەبینین مێژووی کورد چۆن لە شاخەکانەوە هاتۆتە دەشتەکان و لە دەشتەکان و گوندەکانیان دروست کردووە لە دوای گوندەکان شارۆچکە و شار و تا بۆتە ئەم پارێزگای کە ئێستا ئێمە لێرەدا نووسین لە پارێزگای کەرکووکە چۆن ئەم شارستانیە بەم شێوە بەربڵاوە دروست بووە و کورد لە کاتی کۆندا چۆن توانیوێتی ئەم بەربڵاویە لە ڕووی زانستە پێشکەوتەکانی ئێستاوە کە باسییان کردووە ئەو ئامێرە سەرەتایانە چۆن بەکارهێناوە بابەتە کۆمەڵایەتەکانیان چۆن لە ناو خۆیانە دابەش کردووە لەگەڵەوەشە چۆن توانیویانە ئەو گوندە بچووکە بە شێوەیەکی وا پەرە پێ بدەن کە لە ئێستادا ئێمە هەمومان باس لە گوندی چەرموو دەکەین چۆن چەرموو توانیوێتی لە گوندێکی بچووکی چەند کەسێوە ببێتە شارێکیان بێتە وڵاتێک هەمومان دەزانین کە چەرموو لە نزیک شاری کەرکووک کە دەکەوێتە قەزای چەمچەماڵەوە بە شێوەیەکی وا باس کراوە یاخود ئەو پارچە کەرەستە گۆزە و خانوانی کە جێماوە باز لەوە دەکەن کە لەو کاتەدا لەم سنوورەدا ژیان نەبووە لە چەرمووەوە ژیان بڵاو بۆتەوە باز لە مێژووی گوندی چەرموو و دابەشبوونی گوندەکان بەسەر شارەکانە چۆن دروستیان کردەوە شارستانی کورد و مێژووی کورد چۆن بڵاو بۆتەوە چۆن لە شاخەکانەوە هاتووە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەرکەوت شەریف کە مامۆستای زانکۆیە لە بواری مێژوودا گفتوگۆ دەکەین و بەردەوام دەبین مامۆستا بەیانی باشەوە بەخێر بێ بەیانی ئێوە بینێر و بیسەری بەڕێستان باش هیوادارم ڕۆژێکی باش بۆ بینێرە بەڕێزەکانتان و بۆ ئێوەش دووبار بانگتان باش خێر بیت زۆر سپاس مامۆستا باسێک لۆکین کێ مێژووی کوردی نۆسیوەتەوە هەندێک جار باس لەوە ئەکرێتکەوە هەر وڵاتێک هەر لایەنەیەک یاخود ئیمپراتۆراتەکانیش بەپێی مەسلحەت و بەرژەوەندی خۆیان چۆن بڵێن مێژووی کوردیان نووسیوەتەوە هەندێک بێ ماڵێن کەوا لە چۆن بڵێن لە ئێرانەوە هاتوونە یاخود هەندێک ئەڵێن نابە پێچوانەوە ئێوە لە شاخەکانی بۆ نمونە تورکیاوە بوونەوە یاخود ئەڵێن تاکو سەدەیەک بەر لە ئێستا کورد تەنها شوانێک بووە لە شاخەکانە دواتر بەبوونی عێراقەوە کە وڵاتی عێراق دروست بووە ئینجا ئێمە هاتوینەوە نیشتەجێ بووینە کەواتە چۆن بڵێن کە باس لە کورد ئەکرێت کەم تەرخەمیەک و کەم و کورتێکی زۆر هەستی پێ ئەکرێت لایەنێکی تریشەوە هەندێک کۆمەڵێک بەڵگە هێنن و ئاماژە بۆواکەن کەوا کورد خاوەنی دەوڵەت بووە ئەگەر باسێک ئێمەمان بۆ بکەین بەڵێ زۆر سپاس بێگومان مێژوو وەکایی مێژوو و حکمی مێژوو و گرنگی مێژوو بۆ هەموو میلەتێک لە دنیاە هیچی کەمتر نییە لە کایەکانی تری و مێژوو بۆ خۆی ئەتوانین بڵێن زانستی زانستەکانە چونکە هەموو زانستەکان مێژویانەیە و هەموو گەلانیش ئەوەی کە شانازی پێوەکەن لە حیاتی خۆیانە مەسەلەی مێژوەکەیانە و تۆ چۆن ئەیسەلمێنی گەلێکی ئەسلی تۆ چۆن ئەیسەلمێنی گەلێکی خاوەن شارستانیت بێ بگەڕێتەوە بۆ مێژوو و مرۆڤ ئەو کاتەی جگەلەوەی کە مێژوو پێمانەڵێ ئینسان ڕابردووە کێ بووە چی کردووە و یارمەتیشمانەدا ئینسان لە داهاتوە چی بکە بۆیە گرنگی مێژوو هەر بۆیە ناوێن ناوە زانستی زانستەکان لەبەرەوەی هەموو زانستێک بۆ خۆی مێژووی هەیە و کاتێک کە مرۆڤ وردە وردە ژیانی گەورە بوو و شارستانیەت و حەزارەتی دروست کرد ئیتر لەو ژیانە سەرەتاییەوە لە سێ و چواری ئەشکەوتەکانەوە کە گەورە بوو ئەگەر بۆ نمونە بیری لەوە کردەوە چۆن ئەوانەی ئەیکا تۆماری بکە تا بیری نەچێتەوە سروشتی مرۆڤ وایە زاکیرەی هەمیشە یارمەتی نادا بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەوانەی کە ڕوویداوە یان ئەیەوێت تۆماریکە لە زاکیرای بمێنێتەوە بۆیە ئەبینین بیری لە چی کردەوە بیری لە نووسین کردەوە کە نووسینی داهێنا و سەرەتای ژیان کە نووسینیش بلەهێما بوو ئەوە بوو لە میسری کۆن و لە عێراقی کۆنا لە هەزاری سێمی پێزاینەوە مەسەلەی نووسین و خەتی هێرۆگلۆفی و دواتر بسماری داهات و اینجا مرۆڤ بیری لەوە کردو چۆن ئەوانەی کە ئەیکا وهێمای سەرکەوتنەکانی وهێمای شەڕەکانی و کۆی ئەو کایانەی تری حتا بۆ ناسینەوەی شوێنەکانی پەنای بردە بەرچی بەر نووسینەوەی ئەمانە نووسینەوەی ئەمانەیشی بوو لە ڕێی مێژووەوە بوو بۆیە مێژوو لەلایەک یارمەتی زاکیرەی و بیرەوەری ئینسانەدا بۆی بزانێت لە ڕابردووە چی کردووە لەلایەکی تریشەوە کە زۆر زۆر گرنگە یارمەتی ئینسانەیە بۆ ئەوەی بۆ ئایندە چی بکە ئەوەی ئەمڕۆ ئەیکەی ببێتە ئەزمونێ بۆەوەی بۆ بەیانی باشتری بکەیت
یەکێک لەو نەکبەتی و بەڵایانەی کە بەسەر میلەتی کووردا هاتووە ئەوەیە کە خۆی مێژووی خۆی نەنووسیوەتەوە. ئەمیش بووە بە گەورەترین کێماسیان کەم و کورتی بۆ نەتەوەی کورد. هەر بوویە ئەبینیت مؤەرریخینی تر مێژوونووسانی گەلانی تر چه عەرەب بێت چه فارس بێت چه تروک بێت چه ئەوروپی و ڕۆژاوایەکان بن کاتێک کە مێژووی کوردیان نووسیوەتەوە پڕە لە کەم و کوڕی پڕە لە تەشهیر پڕە لە تۆمار لەبەرەوەی لەو سنوور و جوگرافیا نەژیاون گەڕێتەوە بۆ بابەتە خۆی سێ هۆکاری بنەڕەتی هەن کە یارمەتی ئەوانی داوە. یەکەم ئەمانە بەشێکی گەورەیان سەردانی ناوچەکانی کوردستانیان نەکردووە و ناوچەکانی کوردستانیان نەبینیوە و دەماودەم شتەکانیان نووسیوەتەوە. خاڵێکی تر ئەوەیە نیشتیمانی کوردان ئەشکەوتەکان بووە شاخەکان بووە بۆیە ئەمانە یعنی کورد چونکم دەشتی نەبووە زیاتر نیشتیمانەکە ئەو شاخ و چیا سەختانە بووە بە شێوەی کۆمەڵ ژیاون و توانە ئەمانە جنۆکەن نەوەی جنۆکەن ئەمانە خێون ئەمانە شارستانێتیان نییە. خاڵی سێمیش کە لەوانە موسیبەتتر و زۆر گەورەتر ئەوەیە کە خۆی مێژووی خۆی نەنووسیوەتەوە. یعنی ئێمە بە هەموو پێوەرەکان بۆ نمونە جگە لەمێ ئەمەی کە هیوادارم دواتریش بیرم خەین و باسیکەین مەسەلەی و پەیکەرە ئەو پەیکەری سەریان کە لە سەری ئەو ژنەی شانی دەرزێت دۆزراوەتەوە. یعنی حتا ئێمە گەر خۆمان بگەڕینەوە بۆ مەسەلەی کە ئەو کۆمەڵە خەڵکانی لە کوردستانە ژیاون چی گوتیەکان چی سۆبارەکان چی یعنی لە هەزاری سێمی پێش زاین و هاوشانی سۆمەریەکان لەم ناوچانەی کوردستان بوونە گوتیەکان لازاری سێمە عربخە ئەم قەڵای کەرکووکە پایتەختیان بووە قەڵای کەرکووک پایتەختیان بووە کە ئێمە خۆمان بەشێک لە پاژماوەی ئەوانە زانین. ئەبینیت لەو مێژووە لە هەزاری سێمی پێش زاینەوە کورد مێژووی خۆی نەنووسیوەتەوە هەتا کەی هەتا سەدەی 16 شەرەفخانی بەدلیسی هەستاوە کە مێژووی بەشێک لە بنەماڵەکانی نووسیوەتەوە. ئەوشی بە زمانی فارسی توێتی بۆی ئەم مێژووە بوون نەبێ و بزر نەبێ. یعنی تەماشاکە لەوێ 3000 ساڵ لێرەش سەدەی 16 ئەو هەموو ماوەیە تێپەڕی کردو خۆی میسەمی مێژوونووسی گەورەی ئیسلامانەیە کوردن بەڕەگەست تەبەریە دینەوەریە ئیبن خەلەکانە ئیبن الئەثیر کۆمەڵێکی زۆرمانێمانە بە بنەچە کوردن بەڵام ئەمانە هەڵ نەساون مێژووی کورد بنووسنەوە هەستاون مێژووی جیهانیان نووسیوەتەوە. زۆر باشە باست لە سۆمەری و ئەکەدی و ئەم بابەتە کرد. ئێمە ناگەڕێنەوە کورد زۆر کات باسیەوە کرێ بە پێی بەڵگەکان بێ یاخود بە پێی ئەو هەڵکۆڵینی سەر شاخەکان بێ کە ئێمە زۆرمان چوونێتە ئەشکەوتی قسقاپان ئەشکەوتی شانیدەر یان ئەشکەوتی هەزارمێرد ئەم ئەشکەوتانە دەبینین ئەو بابەتانی کە لەسەر ئەشکەوتەکە هەڵکۆڵدراوە دەگەڕێتەوە بۆ دەڵێن بۆ زەمەنی مادەکان یان سۆمەرەکان کورد مادە یان سۆمەریە. خۆی ئێسەوە جەدەلێکی قوڵە یعنی حتا ئێستا بەشێک لەوانەی کە دراساکەن لەباری مێژووی کۆنا ئەوە جگە لەوەی ئێمەش خۆمان بنەوەی مادەزانین کە ماد لە هەزارەی یەکەمی پێش زاینە کە تازەیە بەنسبەت سۆمەری و گوتی و ئەوانەوە حتا ئێستا بەشێک لەوانەی کە لێکۆڵینەوەکەن لەباری مێژووی کۆن و لەباری مێژووی کۆن کووردا حتا سۆمەریەکانی ژۆڵن بەڕەگەز و بە بنەچە کورد بوونە. بەڵام ئێمە ئەگەر تەماشا بکەی لە دەربەندی گاور لە قەراغ ئێمە پەیکەرێکمانەیە هەنێکەڵەن ئەمە پەیکەری نەرامسینە ئایا نەرامسینی پاشایەکی مەلیکیەکەری بۆچوونێ ترمانەیە ئەڵێن ئێستا ئەمانە نەخێر ئەمە پێ ئەچێ پەیکەری ئانۆبانونینی پاشای لۆلۆیەکان بێ. ئێستا ئەوەی کە لە ئەشکەوتی قسقاپان ئەو هەڵکۆنراوەوەی سەردەمی بەپێ ئەوەی کە دۆزراوەتەوەی سەردەمی مادەکانە ئێمە گومانمان لەوە نییە کە ئێمە بەشێکی ینی نیشتیمانی مادەکان نیشتیمانی ئێمەیە و ئێمە و جیناتی ئەوانمانتیایە بەڵام ئێمە بەپێی ئەم کنەوە پشکنینیانی کە تازە ئەکرێ و لە بواری مێژوو ئاسەوارە ئاکرێ چونکە گرنگترین شتی دۆزینەوەی مێژووێتەوە لە بواری شوێنەوارە ئیشکیت ئەو پاژماوانەی کە جێماوە لەو ڕێگایەوە بتوانانی مێژووی مرۆڤایەتی بگەڕێتەوە بۆ شوێ بۆچی سەردەمێ بووە لەبەرەوە مەسەلەی مێژووی ئێمە ئەوانەی کە لە ناوچەکەی ئێمەیا بوونە مێژوویەکی تازە نییە کۆنە بەڵام بەدبەختی ئێمەی کورد لەوەیە کە خۆمانە مێژۆمان نووسیوەتەوە هەمیشە ئێستەیشی لەگەڵا بێ ئێمە پشتە بەسین بە سەرچاوە و بە دێکۆمنت و بە بەڵگە و بە دەستنووسەکانی بێگانەکان تۆ لە کوێ خۆت ژیانی خۆت مێژووی خۆت بنەچەی خۆت بنووسیتەوە ئایا ئەزانیت
بەشێک لەوانەی کە ئێستێشی لەگەڵا بێ مؤرخینی عەرەب تەعەسسوبەکانیان ئەسڵەن بوونی کورد بەشێکڵانێکیاڵن بەشێکە لە فارس هەنێکەڵەن بەشێکە لە عەرەب هەنێکڵن بەشێکن لەو خێوانەی ئەشکەوت و چیا و شاخەکان لە هەمان کاتە سەیری حەزارەتی کورد بکە سەیری گوندی چەرموو بکە تازەترین شت مەسەلەی دۆزینەوەی ئەو کە لەسەرەی ئەو ژنەیە شانی دەرزێت یان شانی دەرزات ینی کەیسە زانکۆی کامبریجی بەریتانی خەریکە ئیشی لە سەرەکە کە زانکۆیەکی عیملاق و عەریقە و زانکۆیکی کۆن و پێشکەوتووە ینی مشکلەی ئێمە لەوەیە یان کێشەی ئێمە لەوەیە هەموو دنیا سەرقاڵە بە مێژوو بە شوێنەوار و بە ناوچەکانی ئێمەوە ینی ئەوەی کە ماهیەتی نییە ئەوەی گرنگجی نەبێ لای ئێمەی کورد خۆیەتی کەواتە مامۆستا ئەم زانستی کە لە ئێستای بەکارهێنرێت کەوا پارچە بردێکی بی بۆ لایەن لە کۆڵینەوەکەن و ئەڵێن ئەمە ئەگەڕێتەوە بۆ فڵان سەدا و ئەگەڕێتەوە بۆ فڵان شوێنی جوگرافی ئەخۆ تا ئێستا نەیانتوانیوە باسیەوە بکەن ئەخۆ کورد خەوەنی دەوڵەت بووە کورد لە چێ وەستەری هەڵداوێنی بۆچی نەتواندراوە ئەم ڕاستی ئاشکرا بکرێ ئەخۆ ئەگەڕێتەوە بۆ چۆن بڵێن سەرکردەکانی کوردکەوە گرنگیان پێ نەداوە کەوا هەوڵیان نەداوە کەوا لیژنەیەک پێک بێنن یاخۆت هەر بابەتێکی لەو جۆرە کەوا لێکۆڵینەوە بکەن بۆی کە ئەو ڕاستیان ئاشکرا بکەن بوونەوەکانی داهاتوش خۆی ئەوانەیە ئێمە تا ئێستا دراسە کرا و توێژین و لێکۆڵینەوەی لەبارەوە کراوە مەسەلەی ئەوە یاڵێن کە کورد گەلی هندو ئەوروپیە هندو ئەوروپی ئەمە دوو شەپۆلی گەورەمانەیە لە مێژووە شەپۆلی ئەو هندو ئەوروپیانەی پاژەوەی کە لە ئەوروپا چاخی بەستەڵەکان سەردەمی بەستەڵک ڕۆدا خەڵک لەوێ کۆچەکەن بەرەو ئەم ناوچانەی ئێمە کۆچێکمانەیە لە ئازارەی سێم کۆچێک ئەزارەی سێمی پێشزایم کۆچی دووەممان لە ئازارەی دووەمی پێشزایم یعنی کە ئەو خەڵکە هاتوونە لە ناوەڕاستی ئەوروپا و چیاکانی قەوقازەوە بەرەو ئەم ناوچانەی ئێرە هاتوون کە گەرمتر بوونە بەشێکیان بەرەو ڕۆژهەڵاتی چیاکانی زاگرۆز ڕۆشتوونە وەکو هەندیەکان وەکو بەشێک لە فارسەکان وەکو بەشێک لە پاکستانی و ئەو خەڵکانەی تر بەشی دووەمیشیان بە ئاراستی خۆرئاوای چیای زاگرۆز هاتوونە کە ئێمەی کوردیم کە ئێمەی کوردیم واتە هەر بۆیە ئەبینیت ئێمە چەندها وشەی هاوبەشمانێ لەگەڵ هەندیەکان لەگەڵ فارسەکان لەگەڵ ئەوروپیەکان ئێستا تەماشاکە بە ژمارە دوو لە زمانی ئینگلیزیاڵەن تو بە زمانی کوردیڵێن چی دوو ینی هەستەکەی ئەمە نیە چەندهای وشەی ترمان لەگەڵ هەندی لەگەڵ ئێرانی ئەم تێکەڵاوێ زۆرە وای کردووە کە ئێمەی کورد بڵێن وڵا کورد بەشێکە لە فارز وەکو باسم کرد کە خۆمان مێژوو خۆمان نەنووسیوەتەوە بەڵێ کورد لە شێوەی ئەم دەوڵەتە مۆدێرنەی کە ئێستا هەیە ئەم دەوڵەتە مۆدێرنتە ئەم دەرئەنجامی پاشۆڕشی فەڕەنسیە 1970 جاران حتا پاژەم سەردەمە دەوڵەت بەم فۆرمە بەم شێوازە قاڵبەنەتەوەی سیاسێ نەبوو زیاتر بریتی بوو لە دەوڵەتە شار لە دەوڵەتۆکان لە میرنشین بابەتی سنوور نەبوو بابەتی سنوور وەکو ئێستا بەم ڕەهایە نەبوو سنووری سیاسی بۆ نمونە ئێمە ئەبینین کورد ینی وەک جەناب وەک باسم کرد بۆ جەنابتان لە ئازاری سێم ئێمە بنەماڵی گوتیەکان ئەسڵەن گوتیەکان لە سەردەمی خۆیانە بەهێزترین دەسڵاتیان نەبووە کاشیەکان نزیکەی 400 حکمی هەموو عێراقش بەشێکی گەورەی عێراقشیان کردووە لۆلۆیەکان مادەکانی ئەوەنە بەهێز بوونە ینی دوو دەوڵەت دوو ئیمپراتۆریەتی گەورە لە عێراقا ئەوەی چی پێڵێن یەکیان گرتووە بۆ لە ناوبردننی مادەکان ئێمە دەوڵەتمانە بوو دواتر لە سەدەکانیشی ناوەڕاستیش ئێمە مێنشینەکان مارنێ مێنشینی شوانکارێ ڕەوادیە خەنا کۆمەڵی مێنشینی زۆرمانە بوو دواتر لە سەردەم لە چەرخی نوێیە مێنشینە کوردەکانی تر سۆرانە بۆتانە بادینانە حەکاریە ئەردەڵانە هەموویمانە بووە بەڵام ئێمەی کورد تەبعەن ئێمە ڕوونە ینی وەڕوونە لە دوای جەنگی جیهانی یەکەم کە بەریتانیا جەنگی یەکەمی جیهان کە بریتانیەکان دێن عوسمانیەکانیان تورکەکان لە عێراق دەرەکەن ئیتر وردە وردە دەوڵەت دروستەکەن لە ناوچەکەیە دەوڵەتی سعودیا شانشینی ئەردەن کۆی دروستەکەن ئەم عێراقە دروستەکەن بەڵام بەداخەوە هیچ کاتێک پرۆژەیان پێنەوە بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی دەوڵەتی کوردی بەم فۆرم و شێوەیە کە ئێستا هەیە بەڵێ بە هیوان ئێستا بتوانن ئەو فۆرمەی کە تۆ باسێکی لە ئێستاە بۆمان دروست بکەن پاڵپش بێت لەبەرەوەی هەمومان دەزانین
وڵات پێویستی بە سێ فاکتەری سەرەکیە هەم خاکێکتە بێ هاوڵاتیەکتە بێ بابەتەکەی سێمیش کە یاسایەک پەیڕەوی ئەم دوانە پێکەوە بەستێ ئەتر دوایەوە دێنە سەر بابەتی جنسیە و نازانم بابەتی پاسپۆرت و بینە سەر مێژووی ئێستای خۆمان لە بەرۆی لە کۆندا مێژومان نەنووسیەوە بەڵام چی بکەین لە ئێستا مێژوویەکی باش بنووسینەوە هەموو ئەو پێوەرە ڕاست و دروستانە لە مێژوودا ئێمە کاتێ بڕوانامە لە زانکۆ دەهێنینەوە دوای ئەوە ڕاست و دروستی بۆ بڕوانامەکەمان دەکرێت چی بکەین ئەو ڕاست و دروستیەی لە ئێستای مێژوو نووساندا هەبێت بە بابەتە سیاسەکەی نەیبە بە بابەتە نیشتیمان و نەتەوەکەوە بینوسێنێت زانی کاک ئەحمەد ئێمە یەک ئاوارە کاگاوارە ببوورە کاگاوارە یانی لە ئێمە کورد کۆمەڵە دەرد و نەخۆشی هەن مزمینن درێژخایەنن لە جەستا لە لۆژیک لە دنیابینی ئێمە نابنەوە تەماشاکە ینی ئێمە مەلاو پیاوی ئاینی جوانمانەیە بەڵام نەتەوەیی نین سەرکردەی ئیسلامی کوردی زۆرمانێ بەڵام نەتەوەیی نین مێژونووسی باشمانەیە بەڵام کوردانە نانووسنەوە کوردانە بیر ناکەنەوە ئەنی ئێستێشی لەوەگەڵا بێت تۆ تەماشاکە ئەم جەدەلەی کە تازە سەریاڵداوە ئەوەی جارێکی ترەگەڕێمەوە بووی ئەوەی زانکۆی کامبریج و ئەو کە لەسەری ئەو ژنەی شانیدار ئەوان ئەڵێن ینی منە ماوەیە تەماشایەکی زۆری پەیجەکان کەناڵەکانم کرد ئەڵێن ئەم کە لەسەرە تەعنەمە لە ساڵی 1970 دۆزراوەتەوە لە ئەشکەوتی شانەدەر کە گەورەترین ئەشکەوتە لە هەموو عێراق و شوێنی سەرەتای ژیانی چییە؟ شوێنی سەرەتای ژیانی مرۆڤایەتیە کە مرۆڤی نیاندەرتاڵ یاخود بڵین بوونەوەری نیاندەرتاڵ لە یەکەمینەکانی سەر زەوین کە ژیاوە ئەوان ئەڵێن ئەمە لە کوردستانی عێراقا لە نیشتیمانی تۆیە بە سەیریکە ینی بەس ئەم ماوەیەم سێ و چوار ڕۆژەکەم بابەتە بڵاوبووەتەوە بە ملیۆنان یان نزیکەی ملیارە بەس سێرچ کراوە ئەشکەوتی شانەدەر چییە؟ ئەشکەوتی شانەدەر کوێیە؟ کوردستانی عێراق کوێیە؟ تۆ بۆ نایی ئەمە ئیسیسمارکەی وە بەرهێنی تیا بکەی خزمەتی دۆزەکەتی تیا ئێمە پێویستمان بەلیژنەیەشی گەورەی پسپۆڕانی مێژووە بێن ئیسە منهەجمانەیە منهەجی خوێندنمانەیە لە هەموو قۆناغەکان دەربارەی مێژوو بەشێکی بۆ کوردە بەشێکی بۆ عەرەب و ئیسلام و ئەوروپا و هەموویەتی ئێمە گرنگە ورترە مێژووە بنووسینەوە و ئەم مێژووە گرنگە لە دەستی بێگانەی دەربێنین و جارێکی تر کوردانە بنووسرێتەوە ڕنابێ ئێمە خۆمان حتا کە کوردانیش نووسرایەوە حقیقەتەکان بنووسینەوە و ئەو تۆمەتانەی لەسەرمانن کە ڕابۆن و منە مێژوونووسێکی وەکو مەسعودی ینی زۆر بەزەقی ئیهانە بە کوردەکە و ئەڵێمانەنەوەی جنۆکن ئەمانە خاوەنی شارستانیەت نین ئەمانە حەزارەتیان نییە تو چۆن دی ئەمە ڕاست دەکەیتەوە من نمونێ بەسیتی بۆ باسکەم یعنی سەدام کە لە هەشتاهەوژ ئەنفالی کرد تەرویجێ زۆری کرد کەوتی ئەمانە کافرن بۆیە ئەنفالیانەکەم چونکە بە پێوان لە ئاینە شارەزان ئەسانن مەسەلەی ئەنفال چۆنە ئێستێشی لەگەڵا بێ بڕۆ بەشێک لە وڵاتە عەرەبیەکان ئەڵێن کورد کافرن ئەمە ڕاست نەکراوە بابەتە مرۆڤایەتەکان لا بردووە دینیەکان هێناوە پاساوە حجەیە ئەم حجەیە بووی تۆ کارێکەکەی بووی ڕەوایەتی بەکارەکە بکەی زۆر باشە بابەتی بەڵگە فلیمەکەی ئەشکەوتی شانیدەر تا چەندێک بە دیوە با بڵێن مەسلحەتە کوردیەکە نووسراوەتەوە یاخود بڵاو کراوەتەوە تا چەندێک مبالغەیتیان نەکراوە ئەو بەڵگە فلیمیە وڵای خۆی ئێستا تازەترین شتکەم شەوە پرۆفیسۆرەی زانکۆی کامبریج خۆی چاپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیە بۆ باسیەوەی کرد تەمەنم پەیکەرە پارچە پارچە بۆ دۆزیوانەتەوە و لێکیانداوە بۆ شێوە سریدی و دیجیتاڵیە هاتوونە پەیکەرەکەیان کردوتەوە ئەوەی کە گرنگ بێ ئەم پەیکەرە ینی خۆیان ئەڵێن مێژووی هەفتا و ئێمە جاران نەمانوت هەزارەی سێمی پێشزین کوردستان خاوەن شارستانیەت بووە نیان دەرتاڵەکان ئەڵێ 75,000 ساڵ یعنی ئەمە بەشێک لە مؤەریخینی غەیرە کوردی قەڵس کردووە ئەڵێ چی ئەڵێ ئەوان جاران ئێمەیان بنەوەی خالیدی کوڕی وەلید و چێ و چێ ئەزانی ئێمە زۆر لەو مێژوو ئێمەیان گەڕانەوەتەوە کاک ئاوارە سارەخان یانی ئێمە نایشارمەوە ئێمە زۆر کەم تەرخەمین گوندی چەرموو ئەزانی گوندی چەرموو سەرەتای گۆڕینی ژیانی مرۆڤایەتیە لە ئەشکەوتەوە بۆ شارەکان
ئەزانی چەرموویچێکە لە کۆنتترین ئەو شوێنانی کە کشت و کاڵی تیاکراوە گەرم و جۆی تیاکراوە مەڕ و بزن و سەگ خۆماڵی کراوە ڕاگیراوە جوان باشە ئێستا تۆ بچۆ گوندی چەرموو نایناسیتەوە ئێستا بڕۆ خێری ئەو لە ساڵ 1940 ناسر نەقشبەندی شوێنەوارناسی عێراقی هات دۆزیەوە دواتر خێری پرۆفیسۆری ڕۆبەرت برێتهودی ئەمریکی کە لە زانکۆی شیکاگۆ لە 48 تا 55 کنەوە پشکنینی تیا کرد و کۆمەڵە چین و تەبەقەی دۆزیەوە کە ژیانی چەرمووە بێڕێتەوە یعنی چەرموو ئێستا ئەوەی نەبێ کە ئیشی پێیەتی و باوەڕکە هەر ناناسرێتەوە ئەتوانرا ئەم شوێنەوارە دێرینە کە شارستانیەتی کورد نیشانەدا بکرێ بە شوێنێکی گەشتیاری تۆچی بۆ وڵاتان بڕۆ سەفەری وڵاتان کە یەکەم شوێنەڵەیش بم بە بۆ شوێنەوارەکانیان یەکەم شوێن کە سەرنج ڕاکێشی ئەڵێ کوێڵی شوێنەوارەکانیان تۆ ئەزانی ئەشکەوتی خسخاپان ئەشکەوتی هەزارمێر ئەشکەوتی شانەدەر ئەمە شوێنی ژیانی سەرەتایی مرۆڤە ئێستا ئەو قەسر و ئەش بینایانەی کە ئێمە سەرۆکی تیاژێن ئەو کاتە مرۆڤی سەرەتایی مەسێر چاخمانەیە چاخی بەردینی کۆن چاخی بەردینی ناوەڕات چاخی بەردینی نوێ مرۆڤ تۆ چاخی بەردینی نوێەوە یەکسەر لە ئەشکەوتەکان و لە ژیانی کۆمەڵ کۆمەڵی بچووکە و دابەزیوەتە دەشتەکان بەڵێ کۆتا پرسیارم بە ئەوە بێ ئەم بابەتە مێژوویە لەگەڵ بابەتە دینیەکەیە کاڵێن ئادەم دابەزیوە لە فلان زەمانە ئەم نیاردەتاڵانە لە پێش ئادەم بوونە یاخود لە زەمەنی ئادەم بوونە چۆن مێژۆکیان ئەگەڕێتەوە بۆ کەی لە زەمەنە دینیەکەیە یاخود مێژۆ دینیەکەیە خۆی ئەوەش جارێکی ترەوە جێگای مشتومڕێکی قوڵە مؤرخینی ئیسلام مێژوویشیان داناوە بۆ ینی حتا ئێستا بەشێکیان دوێنێ هەنێکم خوێندەوە پێی وایە کە نیاندەرتاڵەکان لە ناو چوونە ئینجا ئادەم پیا بووە بە بەشێتریشیان ئەو مێژووە بە دروستکراوە زانن ینی مشتومڕێکی زۆرێ ئایا مێژووی ئیسلام مێژووی مرۆڤایەتی لەسەر زەوی لە ئادەمەوە دەست پێکە تەمان ئەگەر مرۆڤێکی دیندارەمە ببیناڵێ بەڵێ بەڵام بۆ پسپۆڕانی بواری شوێنەوار بۆ پسپۆڕانی بواری مێژوو جاری ئەمە یەکلایی نەبووتەوە ئەوە تازەترین یعنی هەنێ ئەوانە مێژووی زەوی مێژووی ژیان لەسەر زەوی دروستبوونی ئەم زەویە پاژماوەکانڵەن 5 ملیۆن ساڵەمەوە بەربوو ڕەنگە ئەمە لای مؤرخینی ئیسلام زانایانی ئیسلام و مێژووەونە نەبێت بە چی بە کۆکردنەوە و لێ دەرکردنی بۆ نمونە مێژووی پێغەمبەری ئیسلام درودی خوای لێ بێت دواتر مێژووی پێغەمبەرانی تر هەمویان جەمع کردویان کۆ کردوتە ئەوە دەرناچێت بۆ یە مناقەشە یاخود جەدەلێکی قوڵ و بوارەیە هەیە ئەمە یەکلایی نەکراوەتەوە ئێمە جارێ پێویستمان بەوە نییە ئێمە پێویستمان بەوەیە ئەم مێژووەونەی کورد ئەم شارستانی دێرینەی کورد کە زۆر گرنگە وێنانەکان چیانەیە جگە لە مەسلەی ئەو نووسراوە مێژووە زێڕینەی کە لە دەوڵەتە شاری وێنانەوە ماوت کە ئەو فەلسەفەی کە وێنان بە قوتابخانە و باوشی فەلسەفەدانن لە جیهانە ئەوان شانازی پێواکەن مێژوو زۆر گرنگە لەبەر ئەوەی ئەوە مێژووە ئەسڵی تۆ بنەچەی تۆ مێژووی تۆ شارستانی تۆ خاکی تۆ ژیانی تۆ دەرەخە ئەو میلەتەی پندێکی باهۆیە بەوە کۆتایی پێدێنم ئەو میلەتەی مێژووی نەبوو ئەو میلەتەی مێژووی خۆی نەزانی ئەو میلەتەی قەدری مێژووی نەگرت ئەوە حکمی مێژووە ئایندە پەنهانە دەست خۆش مامۆستا توانین ئەوە بڵێنکەوە نزار قەبانی شاعرەڵێ ئەگەر هاتوو سەلاحەدین ئەیوبی خیانەتکار وایانوت کەەوە خیانەتکارێکی کووردە بەڵام چونکە پاڵەوان بواڵێن پاڵەوانێکی عەرەبیە دەست خۆش سپاس بۆ مامۆستا سەرگەوت شەریف مامۆستای زانکۆ خۆشحاڵ بووم کاتێکی خۆش